بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ سڵاو ئەم کاتتان باش. ئازیزان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کۆمەڵێکی بەرچاو لە خەڵکی وڵاتانی جۆراوجۆر بە مەبەستی گەیشتن بە ژیانێکی ئاسوودە مەترسی داچرین ڕێگاکان دەبڕن بۆ هیوایە بگەنە وڵاتانی ئەوروپایی. بەڵام لەم ماوە ئەم وڵاتانە بەداخستنی مەرزەکانیان و دانانی خراپترین یاساکان ڕوبەڕووی پەنابەران دەبنەوە. ئێستا لە سنووری نێوان لەهستان و بێلاڕوس یەکێک لە خراپترین شوێنەکانە بۆ هەڵسوکەوت لەگەڵ پەنابەران و ئەم دوو وڵاتە ڕێگای ڕۆیشتن و تەنانەت گەڕانەوەش نادەن بە پەنابەران و ئەمە وردە کارەساتی لێ دەبێتەوە. بۆ قسە و باسی زیاتر و زانیاری لەسەر ئەم بابەتە میوانداری هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە دەبین. هاوڕێ ئەسعەد وێ ڕای سڵاو و سپاس لەوەی کە داوەتی ئێمەت قبول کردووە. پێمان بڵێ دوایین زانیاریەکان لەم بارەوە چی دەڵێن؟ بەڵێ وێ ڕای ڕێز و سڵاو بۆ ئێوە وە خۆشتان ئاماژەتان پێدا لە ماوەی ڕابردووە بە ڕووهاوردنی کۆمەڵێکی بەرچاو لە پەنابەران هەوڵدانیان بۆ هاتن بۆ وڵاتانی ئەوروپایی تووشی کۆمەڵێک کێشە بوون ئەگەر چێم کێشەگەلە بە درێژایی تەمەنی پەنابەری بە درێژایی تەمەنی پەناخوازی لەلایەن بەشێک لە کۆمەڵانی خەڵکی ئەم گۆی زەویە و بۆ بەدەستێنانی ژیانێکی باشتر هەر بووەوە هەر بەردەوام بووەوە لە هەر کات و سات و ساڵهایەکە جۆرهای متەفاوەتی بووە. بەڵام بەداخەوە هەرچێ ئەڕۆینە بەرەو ئەبینین ڕەوەش و کردەوەی وڵاتانی سەرمایەداری کە بانگەشەی دموکراسی و بانگەشەی دروستکردنی ژیانێکی باش بۆ ئینسانەکانەکەن هەرچی زیاتر بێناوەرۆک بوون و دژی ئینسانی بوونی خۆیان نیشانەدەن. لە ماوەی ڕابردوودا بەداخەوە ئەو دوو سنوورەکەیەوە باسناگەر سنووری نێوان پۆڵەندیا لەهستان و هەروەها بێلاڕوس سنوورێک بووە کە پەنابەران بە خراپترین و بە ئەتانم بڵێم غەیرە ئینسانی ترین شێوە بەرخوردیان لەگەڵ کراوە. هەر دوێنێ بەداخەوە گەیلان دلێر کە کوڕێکی پەناخوازێکی کوردی سووریایە لە نێوان ئەو دوو سنوورەدا گیانی لەدەست ئەدات و من کاتێکە کۆمەڵێک ڤیددیۆیان بۆ ناتبوومە چاوم پێکەوت چاوم بەوە کەوت کە تەنانەت باقی پەناخوازەکان باقی هاوڕێگانی یا و کەسانێکە لە دەوروبەریان داوا لە پۆلیسەکەن کە یارمەتیان بداتەوەن فقط تەسویرەکەن و نەهایەتەن مەجبورە بن بلاڕۆس دێن و تەرمەکەی ئەگۆزنەوە بۆ بەرەودووە بۆ مەسیری بلاڕوس و ئەمە نیشانەدات کە کارەساتێکی ئینسانی خەریکە لەم مەرزانە ڕوئەدات و ئەمانە بە هەموو شێوەیە خۆیانیان لێ بێبەری کردووە و بە هیچ شێوێک نایەنەوەی بڕۆنە سەری و ئەم مشکلاتە بۆ حەلکردنی ئەم مشکلاتە هەنگاو هەڵگرن. هەروەها لە ماوەی ڕابردوودا ژنێکی تر لە نێوان سنووری لەهستان و ئاڵمانە گیانی لەدەستا و بێجگە لە مەژمارەیەکی زۆر منداڵ لەگەڵ ئەم کەسانن کە تەنانەت لە دانی خۆراک بە منداڵانە ئەمانە خودداریەکەن و مشکلاتێکی زۆر جددیان بۆیان دروست کردووە لە شوێنێکی زۆر ناخۆش و جەنگەڵاوی و پڕ لە جڕۆجانەوەر و مشکلاتە ئەمانەیان ڕاگرتووە بەرەبەرە هێزەکانیان بۆ پاراستنی سنوورە دەستکردەکانی خۆیان زیاتر ئەکەن و بەرەبەرە هەوڵیان ئەوەسە کە بە دیوارکێشان بە دەور وڵاتەکانی خۆیانە بە تەنگکردنەوەی مەرزەکانیان بە هەر ڕێگەی کە ئیمکانی هەست بۆیان بەر بە هاتنی پەنابەرانێک بگرن کە هۆکاری ئەسلی ئاوارە بوونیان خودی ئەم وڵاتانەوە سیستمەکانی زاڵ بەسەر ئەم وڵاتانن. بەڵێ هاوڕێسەد بۆچی ئەم وڵاتانە بەر بە هاتنی پەنابەران دەگرن؟ ئەوان پێیان وایە کە قەیرانی پەنابەران دەبێ بەشێکیان ئەڵبەتە ئاماژە بەوادەن پێیان وایە کە قەیرانی پەناهندگی دەبێ لە وڵاتانی خۆیان بە تەزریقی پارە بە دەسەڵاتدارگەلێک کە بێجگە لە دیکتاتوری بێجگە لە کوشتۆبڕ بێجگە لە قەتڵ عام بێجگە لە دروستکردنی زیندان هیچێتر نازانن حەلە بێ. بۆ نمونە وڵاتی وەکو ئەفغانستان ئایا پێتان وایە ئەگەر ئەوروپایەکان یارمەتی تالبان بدەن تالبان چیان بۆ خەڵکی ئەفغانستان دروستەکە
بۆچی دەسەڵاتی پێشووی ئەفغانستان ژیان و گوزەران و کار و ئیمکاناتی ڕەفاهی بۆ خەڵکی ئەفغانستان دروست کرد بۆچێ دەسەڵاتدارانی ئێستەی عێراق ئێران سووریا تورکیا هەموو ئەمانە بۆچە توانیانە ژیان بۆ تەبەقەی کرێکار و خەڵکی کەم دەرامەد و هەژاری ئەو وڵاتانە دروست بکەن کە ئەمان پیان وابێ لە ڕێگەی تەزریقی پوڵە و ئەتوانن ئەو مشکڵاتە حەلکەن ئەمان لەلایەکەوە خۆیان وەک لە وەڵامی پرسیاری پێشترا ئاماژەم پێدا بە دروستکردنی شەڕەکان بە هەناردنی هێز بۆ ئەم وڵاتانە بە ڕۆشنەژێر دروشمگەلی بێناوەرۆکی بردننی ئازادی و دموکراسی بۆ وڵاتانە کە بینیمان نەوعی ئازادیەکان لە عێراق چۆن بووە چۆنە ئێستا و لە ئەفغانستان هەر بە هەمان شێوە و بەو ساخت و سازانەیە کە لەگەڵ کۆماری ئیسلامی و ڕژیمی تورکیەیەکەن بۆ تەلاشانەیە کە هەوڵیاندا ڕژیمی بەشار ئەسەد لە دەسەڵاتە بهێڵنەوە ئەمانە مقەسری سەرەکی و ئەسلی ئاوارەبوونی کۆمەڵانی خەڵک لە ئەو وڵاتانە خودی ئەمانن و ئێستەیش دوای ئاوارەکردنی ئەم کەسانە هەوڵەدەن کە بەریان پێ بگرن بۆچی بەریان پێ ئەگرن ئەوان پێیان وایە هاتنی پەنابەر بۆ ئەم وڵاتانە ئەمان ناتوانن جواوبوو بن لە مقابل بەڕێوەبردننی ژیان و معیشەتی ئەو پەنابەرانە بەڵام ئەگەر بەنسبەت دەرامەدێکەوە کە وڵاتانی ئوروپایی لەو وڵاتانە کەسبی ئەەکەن چاوی لێ بکەین ئەسڵ پەزیرشی چەند ملیۆن پەناهەندەی شتانم بێژم ئەسڵ هیچ تەسیرێک لە سەرژیانی ئەوەندانانێ ئێمە خۆمان ئێستا لە من بۆ نمونە خۆمەڵەمی لە یەکی لەم وڵاتانە ئێستا پەنابەرم کارەکەم ژیانی خۆم بەڕێوەی ئەبەم و بەشێکی بەرچاو لە حەقدەسێک کە بە سەختترین شێوە من پێگەمەمان لە ژێر ناو ماڵیاتە ئەیبن و معلوم نییە ئەو پارەگەلە ئەڕواتە کوێنە و ڕۆژ بە ڕۆژ ئیمکاناتی ڕفاهی بۆ تەبەقەی کرێکار بۆ تەبەقەی کەم دەرامەد لە وڵاتانیجا ئاستیە هێنە خوارەوە کەوابوو کەڵەکەکردنی ئەم پارەگەلە جەمەوکردنی ئەم پارەگەلە خەرجکردن و سپیکردنەوەی لە وڵاتانە لە ڕێگەی جۆر بە جۆرە و مەبەستی ئەوانە مەبەستی ئەوان ئەوە نییە کە ئەو مناڵانەی کە دێن لە دەریای ئێژا هەمویان ئەخنکێن لەگەڵ خانەوادەکانیان لە ڕێگەکانی قاچاخە ئەنواع وەخسان قاچاقچی و کەسانی بێویژدان بە هەموو خراپترین شێوە معامڵەیانەکەن ئەوانە بەلایەمانە و گرنگ نییە گرنگ بۆ سەرمایهداری پڕکردنی گیفانی دڕاویانە کە بە هیچ شتێک پڕ نابێت. بەڵێ زۆر سواز هاوڕێ ئەسڵات هەر وەکو خۆتان ئاماژەتان پێکرد لە پرسیاری پێشوە کێشەی ئەم وڵاتانە چییە کە خەڵک سەری خۆیان هەڵدەگرن و دوای خستنە مەترسی گیانی خۆیان و منداڵەکانیان ڕوو لە ئەوروپا دەکەن ئەگەر سیر لە سەیری ئاماری ئەو وڵاتانە بکەین کە پەناهەندەکان دێن دەبێ و چەند شتە بینین هەژاری شەڕ ماڵوێرانی و دیکتاتوری وڵاتەکانیان دەی لە ڕاگررتنی ئەمانە کێ نەخچی هەیە بۆچی دەبێ مەسەڵەن اتحادیە ئوروپا بە بەردەوام لەگەڵ کۆماری ئیسلامی دابنیشێەوە خواهش کات لە کۆماری ئیسلامی کە لەسەر نازانم بەرجامێک کە چەندین ساڵ قسەیان لەسەر کردووە بێتەوە دیسان قسە بکەن بۆچی بەخاترەوە ئەوان بەلایەنە مهمە کە وڵاتێکی مەسرف کنندەی 8 ملیۆنی لەدەست نەدەن کابوو حقوقی بەشەر لە ئێرانە بۆ ئەوان معنیکی نییە بۆ ئەوان معنیکی نییە کە سپیدەی قولیان بە خراپترین شێوە و بە زۆرترین مەمورینی ئیطلاعاتی و نظامی و بڕژنە ناو ماڵەکەیەوە بیبن بۆیان مهم نییە کە عوسمان ئیسماعیلی بە خراپترین شێوە و دڕندانەترین شێوە بە لیباس کارەگانی و بیبنە ئیطلاعات بۆیان مهم نییە مریەمی سادقەی کە عەزیزترین کەسی لەدەست ئەدات ڕۆژێ دوایەوە بیبن و هەتاکو ئێستا بێسەر و شوێن بێت کەوابوو خەڵک لەم وڵاتانە ئەژید لە عێراق بە هەمان شێوە قەیرانێکی قوڵی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی ئەو وڵاتێدا گرتووە کە بە هەڵبژاردننی پێشوەخت و بەم شتانە هەوڵەدەن بەشکەم چەند سەباحیتر خەڵکی پێ سەرگەرم بکەن چاوپۆشی وڵاتانی زلهێز لە هاتنە سەرکاری تاالبان لە ئەفغانستان و وڵاتانی تریش بە هەمان شێوە وڵاتانی شمالی ئافریقا هەژاری بێدا دەکات برسیەتی و تێرکردنی سکی مناڵێک لە یەک وعدا بووە بە گەورەترین معزەر بۆ خانەوادەکانیان ئەوانەوە ئەبینن لە وڵاتانی خۆمان و لەم لایشەوە ئەبینن خەڵکی ئەم وڵاتانە
بەشێکی بەرچاویان لە ناز و نیعمەت و ئیمکاناتێکی باشی ژیانە بەسەرەوەن و پێیان وایە بۆ دەرباسکردن و ڕزگارکردنی گیانی خۆیان و جگەرگۆشەکانیان ڕوو لە وڵاتانەکەن. ئەگینا معقول نییە تۆ خۆت وڵاتێکی باش بێ ئەمنیەتت بێ کارت بێ ئازادیت بێ سەرکوت نەکریت زیندان نەکریت ئیعدام نەکریت مەجبور نەبی بۆ بەڕێوچوونی ژیانی مناڵەکانت کولیەت بفرۆشی تەنفرۆشی نەبێ ئەگەر ئەمانە نەبی معلومە هیچ کەس وڵاتی خوشوێنی ژیانی خۆی جێناهێڵێ دیارە وڵات دنیا وڵاتێکە هین هەمومانە ئەوەی کە کێ بەشی کردەوە چۆن بەشی کردە و لە چه مەقتع زمانیگا ئەمانە هاتوون مەرزیان داناوە بۆ پاراستنی سیستمی سەرمایە و دەسەڵاتی خۆیان ئەوە شتێکە بۆ ئەوان ڕسمیەتی هەیە ئەگینا بۆ کرێکارێک لە کوردستان بژیت لە ئەوروپا بژیت لە ئەمریکا بژیت لە هەر کوێ بژیت ئەو خۆی بە بەشێک لە تەبەقەی گەزاین کە تەبەقەی کرێکارە بابوو هەژاری شەڕ بێدەرامەدی دیکتاتۆری هەموو ئەمانە خەڵک وادارەکات کە ڕوو لەم وڵاتانە بکەن. بەڵێ سپاس هاوڕێ ئەسعەد هەڵسوکەوتی وڵاتانی ئەوروپا چۆن دەبینیت لە بەرامبەر پەنابەراندا؟ وەک پێشتریش وتم بەڕاستی ئەتانم بێژم بە تایبەت لەم ساڵانەی ئەخیرا خراپترین شێوە خراپترین سیاست و دژی ئینسانیترین سیاستیان لە مقابڵ پەنابەران ناگرتووە دەبەرە وڵاتانە چاو لێ بکە بەشێکی زۆر لە پەنابەرانێک کە حەقی خۆیانە ژیانێکی ئاسوودەیان بێ 10-15 ساڵ لە کەمپەکانە دایانەخەن و تەنانەت ئیجازەی کاریان پێنادەن ئیجازەی هاتنە دەرەوە لەو شوێنانەیان پێنادەن و زیندانیان بۆ دروستەکەن کە فقط غەزاییان پێدەن کە لە برسان ئەمرن دەستبردن بۆ قانون کار بە زەرەری پەناهەندگان بۆ نمونە بڕێک لەو وڵاتانە مەسەڵەن بیمە بێکاریان هەیە بیمە بێکاری 3 ساڵ ئەگەر تۆ کارەکەت لە دەستبەی تا 3 ساڵ ئەوان موەزەفن چۆن خۆت پوڵ و پەرداخت کردە لە وەخت کارەکەتا هەزینە و کردووە بۆ ئەوە تا 3 ساڵ موەزەفن کە تۆ ساپۆرتی ماڵی بکەن بگەڕن بە شوێن کارە بۆ بدێن بۆ کورس ئەملا ئەولا جەدیدەن دەڵێن بۆ پەناهەندە دەبێت ببێت بە 1 ساڵ بۆ نمونە لە وڵاتانە بیمە بێکاری هەیە کە نمونەتەن مەسەڵەن لە وڵاتی وەکو دانمارک دەڵێن تا 3 ساڵ ئەگەر نەتوانن کارت بۆ پەیاگەن نەتوان بدنێن بۆ کورسێکی مناسب نەتوانن بلەخەرە شغڵێ بۆ تۆ پەیاکەن کە بتوانی ئمراری معاشی زندگی خۆت لەو ڕێگە و ببیتە بەرە و دەبێت لەو 3 ساڵا خولاسە هەزینەت بۆ بکەن هەزینەکە چییە پوڵێکە کە لە گیفانی خودی تەبەقەی کرێکار ماگانە کە لەسەرکارن لیان ئەسێنن وە بیمە بێکاری پێ بەڕێوە بن ئێستا بەحسی ئەوەیە کە بۆ پەناهەندەکان بیکەن بە 1 ساڵ یعنی 2 ساڵ کەمتریکەنەوە بۆ خۆیان نەفقەت بۆ پەناهەندەکان لەلایەکترە و مەسەلەی مەسەڵەن دانی ئەقامە و تازەکردنەوەی ئەقامەس بەداخەوە هەتاکو ئێستای ژمارەی زۆر خەڵکی سووریە کە دەربەدەر بوون بەهۆی شەڕ و ماڵوێرانیە لە وڵاتانە ئێستا بۆ تازەکردنەوەی ئەقامەکانیان عەزیەتیانەگەن و بەشێکیان ئەسڵەن تازە ناکەنەوە ڕەوانەی کەمپەکانیانەگەن و ئامادەیانەکەن کە بیانێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان پاسپۆرتێکی 2 ساڵە ئەدەن یان مەدرەک سەفەرێکی 2 ساڵە ئەدەن بە پەناهەندەکان کە دەبێت 6 مانگ زووتر بەلەوە داوا بکە 4-5 مانگ زووتر بەلەوە داوا بکات وەختێکی شتێتەوە 3-4 مانگی پێچێ یعنی عەمەڵەن ساڵێک دەتوانێت ئیسفادەی لێ بکە بەگشتی و لەلایەکی تریشە و چاوپۆشیکردن لە ڕاسیزمێک کە لەم وڵاتانە خەریکە سەر هەڵ ئەدات ڕۆژانە لە میدیا کۆمەڵایەتیەکانە ئەیبینین کە ڕێگەدان بە ڕاسیستەکان لەم وڵاتانە بۆ تەحقیر و سوکایەتیکردن بە پەناهەندەکان و مناڵەکانیان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە و ئەمە چاوپۆشیکە کە هەموو ئەم سیستمانەی کە ئێستا لە وڵاتانە لەسەرکارن بەڕێوەی ئەبن فەرق ناگا بە لە سوسیال دموکراتیانەوە بیگرە هەتاکو ئەگەڕێتە و جناحی ڕاستی ناودەسەڵاتیان هەمویان هەوڵیانەوەسە کە بە خراپترین شێوە هەڵسوکەوتکەن لەگەڵ پەناهەندە و زۆرترین قازانجیان لێ بەدەست بهێن نەگینە ناکرێت تۆ ئەقامەت بی بە کەسێ ماڵی پێ نەدەی ئەقامەت بی بە کەسێ ئیمکاناتی بۆ فراهم نەکەی کە بتوانێ وارد ناو جامعەکە بێ فەرهەنگی خەڵکەکەت جۆرێک ئیجازە پێ بدەیت کە بە هەر شێوە پێیان خۆشە بەرخۆردکەن لەگەڵ پەناهەندەکان کەوا بوو پەناهەندگی بە نەزەر من ئەوێ بە بوحرانی ئایندەی کۆمەلگای بەشەری کە دەبێت دەست و پەنجەی لەگەڵ نەرم کات. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەسعەد پێتان وایە بۆ دفاع لە مافی پەنابەران ئەرکی ئەو کەس و ڕێکخراوانە کە لە ئەوروپادا دەژین چییە؟ هاوپشتی
دفاع لە حەقی پەناهەندگی، دفاع لە ئەوەی کە گۆی زەوی متعلقە بە بەشەریەت، متعلقە بە یەکەی ئەو ئینسانانەی کە لەسەر ئەم گۆی زەویە ئەژین. هیچ کەس بە ئینتخابی خۆی لە هیچ گۆشێک لەم دنیا لەدایک نەبووە و ناکرێت بەشێک لە دنیا لە ڕەفاهێکی باش و کامڵ و بێمشکڵا بن و بەشێکی تر لە دنیا مناڵەکانیان ڕۆژانە لە بەرچاویانە و ترۆر بکرێن، ئەشکەنجە بکرێن، لە برسیا بمرێن، تەنفرۆشی بکەن، اعتیاد لە ناویان ببات. ئەنواع و ئەقسام معزەلاتێکە ئێمە و ئێوە و هەموو بینەرانی ئەم بەرنامەش بباشی ئەیزانن. ئەمانە دەبێ بۆ مبارزەکردن لەگەڵ ئەمانە دەبێ خۆمان ئامادە بکەین. دەبێ ئەگەر لە ئێستا لە نێوان ئەو مەرزانە ئەو کەسانە گیریان خواردووە، دەبێت لە هەموو ئەم وڵاتانی ئەوروپایە پەنابەرانی تر بێنە سەرخەت، تەزاهورات بکەن، بڕۆن یەخەی دەسەڵاتدارانی ئەم وڵاتانە بگرن، فشاریان لەسەر دروستکەن و هاوپشتی خۆیان نیشان بدەن. نەک ئەوەی کە بەداخەوە زۆر جار حتا بیسین مەسەڵەن کەسی وا هەیە دەڵێ کاکەبان نین ئەوە نییە ڕۆژ بە ڕۆژ وەزعی ئێمە خراپتر ئەبێ، یعنی ئەویش پێ وایە هاتنی ئەوان وەزعی ئەو خراپەگا پێوانییە کە بابە ئەم ئیمکاناتە ئەگەر ئەو وەزعێکی هەیە بەهۆی کارکردنیە و بەهۆی تەلاشیە و بەهۆی ئیستثمارێکەوە کە سیستمی سەرمایەداری لە وڵاتانە ئەیکەن لە دژی خەریکە ژیانی بەڕێوە ئەچێت. و ئەمە تەنها ڕێگەی ئەوەیە کە هاوپشتیمان بێت، تەنها ڕێگەی ئەوەیە کە دروستکردنی تەشەکولهای قەوی و باش و مستەقل و تەشەکولهایە کە زمان حاڵی واقعی پەناهەندەگان و پەناجویان بن و بڕۆنە دەمیانە و کاریان بۆ بکەن و هەوڵ و تەلاشیان بۆ بکەن کە لە شرایەتی ئاوا گیر نەکەن. ئیتر ئەوە کارەساتی ئینسانیمان بەداخەوە بینیوە کەم پەناهەندەیە حەزی بێ بڕێت لای ئاوێکە ئەمان کە ئەڕۆن لای ئاو تەفریحەکەن، ئێمە ڕۆین لای ئاوە کە فینە فکرەوە چ کەسانێکمان لەدەستاوە لەم ئاوە، چ کامە مناڵ لەو ئاوا خەفە بووە. نازانم لە زۆر بابەتەوەتانم بێژم پێت بێژم بەڕاستی دنیایەکی زۆر زۆر خراپیان دروست کردووەوە، هەوڵەدەن خراپتری بکەن. تەنها ڕێگەی ئێمە جوڵانەوە، یەکخستنی خۆمان، وەستان لە مقابڵیانە و دفاع لە حەقی ئینسانی خۆمان کە ژیانێکی ئاسوود دەست بۆ خۆمان و مناڵەکانمان و ئەمە تەنها بە هاوپشتیەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە بۆ قسە و باس سەبارەت بە قەیرانی پەنابەران و زانیاریەکان لەم بارەوە لەگەڵمان بوویت. سپاس بۆش. سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ، سپاس لەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. لە درێژەدا سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکێشم.